سلام کاتتان باش بینەرە و بیسەری پرۆگرامی هەفتانان لە کوردستان 24ەوە کە هەموو هەفتەیەکەم کاتانە پێشکەشتان دەکرێت. ئێوەش تا کۆتایی لەگەڵمان. لە هەڵەبجە دارتوێک لە زستاندا بە بێگەڵا توی گرتووە. گروپێک هەفتەی ڕۆژێک پیشیان ڕێکخستن و ئاسانکردنی ڕێگاکانی چوونە سەر شاخە. ئەندازیارێکی کورد دیزایانی پرۆژەیەکی گرنگی ئەنجامداوە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وێنەی نییە. ڕۆژانە حەوت قوتابی لە بەرسەختی ڕێگەی هاتوچۆیان بە شێوەیەکی سەیر دەچنە قوتابخانە. گروپێک لە ژنانی دووگیان هەفتانە وەرزشی زۆمبا و پاسکیل سواری و یۆگا ئەنجام دەدەن. لە هەڵەبجە دارتوێک لە ئەم وەرزەدا کە وەرزی زستانە بەبێ ئەوەی گەڵای هەبێت توی گرتووە لە کاتێکدا یەکێک لە تایبەتمەندیەکانی دارتوو ئەوەیە کە لە وەرزی بەهاردا چرۆ دەکات لە 1/6 هەموو ساڵێکدا تووەکەی پێدەگات و لە وەرزی پاییزیشدا گەڵاکانی هەڵدەوەرێت. ئەمە شێکێک لەو تایبەتمەندیانەیە لە هەڵەبجە کە و دارتووە بۆتە جێگەی سرنجی هاوڵاتیانی ئەو شارە و بابەیەکەوە بە شێکی ببینی. ئەم تۆی ئێمە ئەم ساڵ جیاواز لە ساڵانیکە بڵێن لە سەرەتای ساڵی 2010ەوە کە مانگی یەک بکات دەستی کرد بە تووگرتن. یعنی هیچ ساڵێکی کەوانە بۆ شتێکی زۆر بڵێن عجایب بوو تا ئیسا شتی وای یعنی ساڵانیکە بەس هاوینان توی گرتووە. بەس ئەم ساڵ سەرەتای مانگی یەک توی گرت. وڵی ئێمە خۆمان بۆ خۆمان کەمێکمان لێ خواردووە بەس زۆر نا بەڵام خەڵکی یعنی بە کۆڵانەکە ئەڕۆشت حەزیان لێ ئەکرد. یعنتر لە گەنجان لە پیاوان تەنان لە ئافرەتان مناڵان ئەوە هەر زۆر حەزیان لێ کرد. بە تایبەتی لە هاوی ناتووەکەی زۆر گەورەیە بەڵام ئەم ساڵ بۆ ئەم زستانە گرتی بەلای خەڵکەوە زۆر عجایب بوو. ئێمە لە ساڵی بڵین دوای نەوەدەکانەوە کە ها گەڕاینەوە لە ئێران تقریبی 94 بۆ 95 ئەوانە ئەم تۆ نێژراوە. ئیتر لەو کاتەوەی کە نێژراوە کە گەشتە کاتی تووگەشتنی بەس هاوینان توی گرتووە. بەڵام ئەم ساڵۆک و پێم وتی شتێکی زۆر عجایب و دەگمەن بوو کە لە مانگیەکە توی گرت. ئەگەر سیر بکەین هیچ دارتوویەکی تر وەکو ئەم دارتووە توی نەگرتووە. ئەمەش بۆەوە گەڕێتەوە کە هێشتان پاییز ماوە ئەم تۆیان هەڵپاچیوە. ئەم کە تۆیان هەڵپاچیوان هێشتان پلەی گەرمی ماوە کە پلەی گەرمی ماوە تووەکە دەستی کردووە بەر نەشونما و چالاکی بەڵام زستان هاتووە بەسەرا سەرما. لەم ماوەی پێشوا کە 2 هەفتە لەسەرێک پلەی گەرمی بەرز بوویەوە بۆ نزیکی 20 بۆ 25 وای کردووە کە ئەو توانە دەست بە چالاکی خۆیان بکەن و بگەن. ئەم ساڵ لەو کاتەوە تا ئیسا تقریبی 10 کەس زیاتر هاتوون و توانە ئەم ساڵ لەمە قەڵەمە بین بۆ پێوەنی تووەکانی ماڵەوەمە. کۆمەڵی گەنجی خۆبەخش لە کۆمەڵگەی شاریایی سەر بە قەزای سمێڵ کە دەکەوێتە سنووری پارێزگای دهۆکەوە هەفتەی یەک ڕۆژیان تەرخان کردووە بۆ پاراستنی ژینگە و گرنگیدان بە ژینگە هەروەها چوونە سەر شاخەکان ئەوان بە پاکردنەوەی ڕێگەی چوونە سەر شاخەکان بە هەڵپاشینی لقوپۆپی و دارانەی کە سەر ڕێگاکەیان گرتووە هەم خزمەتێک بە ژینگە دەکەن هەم گەشتێکی خۆشی شاخەوانیش ئەنجام دەدەن. بۆ گەلیە گوندێ شاریا بژنە گەلیە گوندێ شاریا کەون ڕاستێوی گەلیژی گەلێک خزمەتە خەلکە شاریا و شۆڕشە ژێکردی ساڵێت هەماش ساڵێت هەفتیادا ئەفجیایە گەلێک دار لێ هەبوون وەختێ شەڕی دەست پێکردی شەڕی پێشمەرگەی گەل حکوومەت عێراقێ حەسار دانە سەر خەلکێمە ناچار و تا دەوی چیایی بخۆ داردکردن بۆ سۆپێت خۆی دارا دارێتوان
کێم کرا کەرەفتیایە ماسەلە تژیدار بوو دەبەری 2014 هەندێکی حیلا دیسا تا دەویچایی پشتی 2014 مەفەردی گروپە هاتە چێکردن خەڵکێک گوندێ شاریە بارابتر جوان گروپی مامۆستانەژی مەفەردی ئەم قبولەکەی نهۆوێ بە کەس بێت دارا لە ژووریچایی بکات داکو ژینگە هەمە پڕ جوان بێت ئارێکی ئاری زانستی بەژی ئەف ژینگەها ئۆکسسیجینێ بۆمە پەیدات کرد دوانە ئۆکسیدی کاربۆنێت کێشێت هەر بۆ سەحتا مرۆڤیژە باشە ئەم تینە ویچایی ئەف گروپەژی ڕۆژێت ئەینە خاستن ڕۆژێت جمعێ وەک سەفرەکژی ئەم بینە بێرێ شۆلێ خۆشی بکەین چاندنا بەڕواژی نزیکی 2,000 بەروژی دویچای هاتینە چاندن ئەوە بەری ئەوە 2 ساڵەکە ئەم چینین و کەزا خاوان داراژی دەک و دارێمە بلم بێن بتە سروشتێکی جوانتر بۆ کۆمەلگە هەماوە بۆ گوندێمە شاریە تایبەتی ئەوی گەلی بژنێ گەلیە گوندی نزیکی 100 ماڵە بترژی دوی گەلی دەبوون هەرێک شکەفتەکێ دەبوو و نزیکی ساڵێکی ئەم وان شکەفتادا و مەخۆش ڕژێمێ ڤەس شارتن هەتاکو بوو ساڵە 75 چۆنە خواری جارەکەدی ئەم زەڤرینە تەجێت کرد. ژمارە دارە ڕاستیژی گەلک کێم ببوو هێزر پەیدا بوو ینی دوو کارا بکەین ئێکژێ بۆ چاندنە بەڕووە سەر ژنووک و بەڕوو ئێکش دارە هەرە ناودارە لە کوردستانی و دارێکە خۆڕاگەرە یەمەکومە ملەتی کورچی خۆراگریا خۆ بێداری تێتە شێواندن تێتە لێکچواندن و هزرا دوێ ئەو بوو چاوە ئەv داری هەیی گەشێ پێ بدەن ئەف دارە ڕەنگێ دارێ بخۆ بە ببینێتن چونکو دارا بەڕووی ئەگەر نێتە خۆدانکردن یان سەغبێریکردن وەکی تەڕاشێکێ لێتێتن ji ber hindê em rabûyîn hemû çanda berûa hemû sexbêkirina van darûbara ku her teraşekê darekî yan dû dar hinda kasê jê dimînin. Bo ciwankirina jîngehê bo hindê careke dî ev jîngeha bizivite ser rewşa xwe ya cara û ev gropa roj bo rojê mezin bû destpêkê çend gencek bûn û bi tiriya wan genca jî xwendevanên mamostane fermanberin ji bilî genca jî hindek kesê dî jî tementir wê di navan de geşev vê hizrêdan ev karîmeyê berdewam e taybetî jî li werzê payîza û li werzê biharê bo sexbêrkirin û keza xevan darûbarî û me niyaza me niyeta vê karî vê hizrê berdamî pê bidin belkî encamê ciwantir jê dekevin. Çunku em êzidî dibêjin birîna darûbarî taybetî dara berhemî wekî dara hijîrê yan kezanê yan her dareke dî birîna wê dibîr û bawerê dime de guneheke mezin ji ber hindê ez vî karê wan ta radê pîroziyê li qelem didem. لە هەولێر ئەندازیارێکی تەلارسازی دیزاینێکی ناوازەی بۆ پرۆژەیەک ئەنجام داوە کە بۆتە جێی سرنجی هەمووان ئەو دیزاینە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دیزاینێکی زۆر بێوێنە و با یەکەیەکی زۆر سرنجڕاکێش دادەنرێت با بەیەکەوە بەشێک لە پرۆژەی ئەو ئەندازیارە کوردە ببینین. ڕاستیدا دیزایانی ئەم جۆرە پرۆژەیە دەچێتە خانەی بواری ئەندازیاری پێدەوترێت فۆلدینگ ئارکیتێکچەر. فۆلدینگ ئارکیتێکچەر بەمانای ئەندازیاری وەکو ئەو ئەندازیارانەیە کە مرۆڤ پرسیار دەکات کاتێ بەلایەتی دەپەڕێ تەواو شێواوی پێوە دیارە. ئەو کەسێک کە بەلایەتی دەپەڕێ پرسیاری لا دروست دەبێت ئاخۆ ئەمە چییە؟ من دایما سەیری ئەندازیارە جیهانیەکان دەکەم سەیری کارەکانیان دەکەم
بەرام بەڕاستی ئەو ناوی کە لە لای من زۆر زۆر ینی ناوێکی گەورەیە ئەندازیار زەها حەدیدە چونکە ئەندازیارێکی عێراقیە لە عێراقەوە چوو خۆی بە جیهان ناساند وەکو لۆکیشن ویسمان هێزێک بدەین بە پرۆژەکە ینی ئەم ڕەنگە زیاتر وای دەکات کە زەق بێ پرۆژەکە وا ینی بەرچاو بێ ئەم خاوەن پرۆژەیە داوای شتێکی جیاوازی دەکرد ئەوە شتێک بێ من نەبێ حەزەکەم زۆر زۆر جیاواز بێ هەموو ئەو ستاف و بەڵێندەرانش کە دێن کارت بۆ دەکەن لە سەرتایە کە شتێکی ئاوا دەبینن ئەترسن ینی ئەترسن لەبەرەوەی با بڵێن زۆربیان نەیان کردووە لەگەڵ هەموو ترسەکانیان هەوڵیاندا بە تەشجیعی ئێمە وەکو ستافی ئەندازیاری و بە تەشجیعی خاوەن پرۆژەش ئامادە بوون کە ئەم مزازفەیە بکەن لەگەڵ یەک وەکو تیم کارمان کرد خەڵک باسیەکە ئەڵێ هەر شتێ دروست دەکرێت بە تایبەت لە کوردستان ئەڵێ ئەمە بیرۆکەی خۆی نییە لە شوێنی هێناوێتی من نتوانم بڵێم ئەم پرۆژەی ئێمە تاکە پرۆژەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی چونکە بۆ هەر کەسێک کە بێوێت ئەم پرۆژەیە سێرش بکە بزانێ وایە قسەکەمان ئەتوانێت ڕستێک بگرێت گوگڵ سێرچی بکە و ئەبینێکە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرۆژێکی لەم جۆرە نەکراوە وەکو دیزاین مەتریالەکەمان پلێتە کە لە کوردستان کڕیمانە لە کوردستانیش بڕیمانە و هەر لێرەش ڕەنگ کراوە هیچ شتێکمان لە دەرەوەی کوردستان نهێناوە هەموو ستافەکانی کە لەم پرۆژەیەش کاریان کردووە سەتاسەد ستافی کوردن و خەڵکی کوردستانن وەستای دەستڕەنجینی شاری هەولێرن واتە پرۆژەکە سەتاسەد لە ڕووی دیزاینی دەرەچیەوە خۆماڵیە. چەند هاوڕێیەکم هەمیان نا زۆر بەیان تەشجیعیان کردن بەڵام چەند هاوڕێیەکم ئاوت ئەگەر ڕای ئێمە دەوێت پێمان باشە ئەم پرۆژەیە جێبەجێ نەکەی حتا لە ڕووی سترەکچەریشەوە ینی نەک هەر لە ڕووی تەسمیمەوە لە ڕووی ئەوەی کە جۆری پرۆژەکە قورسە ینی کارێکی ئاسان نییە من بەسەر هەموو ئەم با بڵێن چاڵێنجانە و تەحەدیانە هەوڵمدا زاڵ بم کاری خۆم لە چەند ماوەی مانگی ڕابردوو هەموو بۆ ئەم کارە تەرخان کردوتم ئەبێ بە ئەنجام بگێ بڵێ ئێمە ستافی باشمان هەیە ستافی بتوانامان هەیە ئەتوانی ئەم کارە بە ئەنجام بگەین من خۆشم نەک تەنها وەکو ئەندازیار وەکو کرێکار لێ لەگەڵ وەستاکانم کارمە کرد شەو و ڕۆژ بۆی بتوانم لە هەر شوێنێ هەڵەیەک ببینم یەکسەر دەستنیشانی بکەم نێڵم بەردەوام بن لەسەری ئیتر بەو شێوەیە توانیمان ئەم پرۆژەیە بە ئەنجام بگەینین پاش کە پرۆژەکەمان بە ئەنجام گەیان لە ڕاستیدا خودی ئەو کەسانی کە لە سەرەتای ئاوت ئەم کارە پێمان باشە نەیکەی زۆر سەریان سوڕمان ینی زۆر سەرسامم بە پرۆژەکە زۆر دەستخۆشییان کرد ئەوانە بوون کە لە هەموو کە زیاتر دەستخۆشییان لە من کرد. ڕۆژانە حەوت قوتابی لە گوندی خاستووی سەر بە ناحێشی لادزێ لەبەرەوەی کە ڕێگەی هاتوچوونیان زۆر زەحمەتە بە شێوازێکی زۆر سەیر دەچنە قوتابخانە ئەوان لە گوندەکەی خۆیانەوە بۆی کە بتوانن بچنە قوتابخانە بۆ گوندێکی دیکە هەر حەوت کەسەکەیان سواری ماتۆرسیکلێکی جیاواز دەبن لەبەرەوەی خولیا و حەزیان بۆ خوێندن هەیە زەحمەتیەکانی ڕێگاش لە بەرچاو ناگرن. نوفي من محمد أمينة أف موتورة يومنا السياق في موتورة ما بركو أسقطابية ديين مدرسة تشت سيارين طيبات نينن ريكو ما يديره وشارع ما يناخوشه جبركو أم خندنا خو في موتورة ربات بين أم فيديوين حجمتهم ما في شارع وما شيء جبركو أم في موتورة دينو تشين يلا جرب ما أصلا شيء زبون جبرك يلا جرا قطبي في موتور ده كابتنا و يلا جرا سرجالية جورده تتابع مكان زاودي كم تمنى كي بتيجي دوما جبرك يلا جرا أنا شم سرداري يلا موتور بكم يلا جرا قطبي بيده و يلا جدار شتودشن و بيد يلا ديره يلا جرا جند ما جبن جويا و يلا جرا بفر باران دين قطبي نساق دبن
نوع من دریایه از موتور سیکل دهم قطابخانه از نشارم بهم جبر خواندن آخو من براستی من دوید شارع ما بیت چیکن و گله کولن ماجی به موتور سیکل ین کفت یتکتین ما دوید رقم بهت چیکن و دام خواندن آخو تمام کن چون که خواندن ما بگله کدینید گلای جاستانگی جو مطرقه و چید من یون ام درنگ هینا قطبخانه خو گلای جا امریکه و من وانو ایکی وانو دو منات خون مدبن بو ما شارع ما بده چیکرن داترون بیل توبت بهن ما ببن بو قطبخانه ما اگر ام نه زیکا نه هینا قطبخانه خو ما مستن مده بی چنینش بر شارع هوای نخوشه ژمارەیەک لە ژنانی دووگیان لە سلێمانی گروپێکیان پێکهێناوە کە هەفتانە وەرزشی جیاواز و سەرنجڕاکێش ئەنجام دەدەن ئەوان بۆ گرنگیدان و بایەختان بە تەندروستی خۆیان وەرزشی زۆمبا یۆگا و پاسکل سواری دەکەن. ئێمە وەک پەیمانگای ئاشنا پەیمانگاکەمان بۆ شتێکی ترە پەیمانگای زمانەوانی و کۆمپیوتەر و زۆر شتی ترەوەکو هەموو پەیمانگاکانی تر بەس من لەبەرەوەی خۆم کچم ئەزانم کە ئێمە حەزمان لە چیا و کەچی هەیە کەچیمان ئەوێت و لێرە نییە لەبەر ئەوە هەر لە ناو پەیمانگاکەی خۆمان بەشێکماندانە کە خاص بێت بە زومبا. یەکەم جار کە دەستمان کرد بەم ئیشە لە ڕاستیە قاعەیەکی بچووکمان هەبوو خۆمان لە پەیمانگا بۆ خۆشی خۆمان زومبامان ئەکرد ئیتر دوای ئەوە بیرمان لەوە کردەوە بۆ خەڵکی کەش ئیسیفادە نەکا لەبەرەوەی سوودێکی زۆری هەیە و ئەلحەمدولیلا بە شێوەیەکی زۆر باش بڵاو بووە زومبا وەکو وەرزشەکانی کەنیە لەبەرەوەی تاقەیەکی کەت ئاهاتێ لەبەرەوەی وادەیەکە کە بێزار نەبی جاری وایە ئێمە سعاتێک بۆ سعات و نێوێک وەرزشی زومباکەین بەبێ ئەوەی کەس هیچ هەستێکی بێتاقەتی هەبوو بێ یا بێزار بوو بێ ئەو زۆر مهمە. وەکو ژنێکی دووگیان ئەمێ ئەوە بڵێم کە پێویست ناکە کە تۆ دووگیان بیت یەکسەر لە ماڵەوەدا بنیشی پێویستە تۆش وەرزش بکەی وەکو هەر کەسێکی ئاسایی لە ڕاستیە لەبەرەوەی تۆ و کۆرپەلەکەشت هەردووتان پێویستان بەو جۆرە جوڵانە هەیە ئەمە لە دوولاوە سوودی بۆ تۆ بێ هەم لەوەی کە تۆ ئێستا دووگیانیت هەم دوای ئەوش لەبەرەوەی کێشت زیاد ئەکا چەند گۆڕانکاریەک لەشی تۆیان ڕوئە بڕاستی ئەگەر وەرزش بکەی ئەو گۆڕانکاریانە زۆر بە باشی ئەڕواوە لە کۆتایی شاکە دوای کۆرپەلەکە جسمی تۆ هیچ شتێک ناچێت لەبەرەوەی عادەتەن ژنانی دووگیان کە دووگیان ئەبن زۆر ترسیان لەوە هەیە کە شتێکیان لێبێت لە کاتی دووگیانەکانە بۆیە لە وەرزش دوورەکەونەوە بەڵام ئێمە بە پێچانەوە ئەڵێن کە بەڕاستی وەرزشی زۆمبایەکێک لەو وەرزشانەی کە زۆر سوودی هەیە بەڵام جوڵەی تایبەتی خۆی هەنێت جوڵی قرسەیە تۆ ناتوانانی بیکەیت بەڕاستی.
هەموو هەفتەیەک ڕۆژێک یەن بۆ ئێرە لێرە یەکەم شت تۆزێک بە پێ ئەڕۆین دوایەوە لێرە پاسکیل لێخڕین بۆ نیو سعات زومبا ئەکەین و تۆزێک یۆگا ئەکەین هەناسەیانی قوڵ دوای ئەوە نانی بەیانی ئەخۆین دوایەوە هەر بە پێ بە وردە و تۆزێک ڕسمەگرین و تۆزێک هەڵەپەڕین و وردەوردایینە خوارەوە بۆ لای سیارەکانمان و هەر کەسێک ئەچێتەوە ماڵی خۆی ئەمە تقریبان 2 سعات بۆ 2 سعات و نیم پێ ئەچێ و زۆر پێم خۆشە کە ئەم هەموو کچ و ژنە جوانە لێرەن و بەس تایبەتە بە کچان هەمویان زۆر دڵخۆشن منیش بە دڵخۆشی ئەوان زۆر دڵخۆشم من ئەمڕۆ یەکەم ڕۆژما بەشدارە بم و بەڕاستی جەوەکەی زۆر خۆشە هەمومان کچین بەیەکەوە هەمووان و ڕەفیقین و حەزمەکرد لە ئەوڵەوە بەشدار بم بەڵام ئەوە نابێزانیومە و ئاماژگای من بۆ کچانەوەی هەمووتان بەشدار بن. لە ماوەی ڕابردوودا پرۆگرامی هەفتانەتان بینی کە هەموو هەفتەیەکەم کاتانە پێشکەشتان دەکرێت لە شاشەی کوردستان 24ەوە هیوادارم بابەتەکانی ئەم جارەش جێ ڕەزامەندی ئێوە بێت هەر شاد.